بەڕێز وەفا محەممەد شرۆڤەکاری سیاسی و ئەمنی لێرە لەگەڵما کاکۆفا زۆر بەخێر بێ سەڵاو و ڕێزم بوون بەخێر بێ ئەوەی کە ئێستا هەیە هێرشی بەردەوامی ئیسرائیل و وەڵامدانەوەکانی ئێرانە و بردومانکردنی پێکە گرنگەکانە لە نێو خاکی ئیسرائیلدا پێت وایە ئەمەی کە دەستی پێ کردووە هەر لێرە دەوەستێت یا پەل دەکێشێت بۆ ڕووداوێکی گەورەتر. سڵاو دیسان بۆ بەڕێستان بۆ سەرجەمبینەرانی خۆشەویست بێگومان ئەم جەنگە کە چاوەڕوان کرا بوو دەمێ بوو بە تایبەتی لەلایەن ئیسرائیل ینی خۆماوەی زیاتر لە نزیکی 30 ساڵە ئێران ینی ئامادەکاری و ئامادەسازی تەواو کردووە بۆ پەرستنردنی بە تایبەتی موشکی پالستی بۆرە بۆ ئەم ڕۆژە هەروەها ئیسرائیلی چەندی ساڵ ئامادە کردووە بۆ نەهێشتنی چەکی ئەتۆمی ئەوەی کە لاهینەیە ئەم جەنگە 2 ساڵ لەمەوە پێش خۆیە بواە بکرایە بەڵام ئێران لە ڕێی هاو بڵێ بەکرێگیراوەکانی هەڵپەیمانی توانی ئەوەی کە ناویان ناتەوفان ئەو 7 ئۆکتۆبەر جەنگ بۆ وەکالەت کرا ماوەی ساڵ و نیوی ئەو جەنگە لەلایەن حزب الله کرا و لەلایەن حەماس کرا لەلایەن حوسەکان کرا لەلایەن تەنانەت بە شار ئەسەدیش پێشەوەی بڕۆ ئەم جەنگە لەلایەن هاوپەیمان بەکرێگیراوە ئێستا ئیسرائیل توانی خۆلاغە بڕێ ئێستا بوو بە جەنگی ڕاستەوخۆ ئەم جەنگی ڕاستەوخۆیە کە ئێران نەیەویست خۆی لێیە لە ڕێبێ ئێستا ئیسرائیل چۆتەوە خەتە ئەوە پیاڵن جەندی ینی گەڕانەوە نییە جارێ بۆ نقطەی بدایەتی سەفەر پێویستە کۆتایی ئەم جەنگە بە 2 خۆناغ بێ یان بەڕێکەوتن گەڕانەوەی ئێران لەسەر مێزی گفتوگۆ و تەسلیمبوونی چەکی ئەتۆمی ئەوەی کە گرنگە یان بە هەڵۆشانەوەی جێگا ئەتۆمی مەترسیدارەکان کە خۆی لە 3-4 شوێنەگرێتەوە لە فۆڕۆد و لە ئەسفەهان و هەروەها لە تەبریزیش لێتی و لە نەتەنزیش لێتی ئەمە خۆی کۆتا هەڵە بۆ کۆتایهێنای جەنگ یەکێ لەم دوو ڕێگای بەڕژێرێت. باشە یەک باس لە یەکێک لەو ڕێگەیانە بکەین کە گەڕانەوەی ئێرانە بۆ سەر مێزی دانوستانەکان ئێستا ئیسرائیل دەڵێت ئێران لە لاواسترین پێگەی خۆیدایە لە بەرەوەی بنکە ئەتۆمیەکانی کراوەتە ئامانج سەرکردە باڵا سەربازی و زانایەکانی کوژراون ئایا ئێران لە پێگەیەکی لاوازدا ئامادە دەبێت بچێتەوە سەر مێزی دانوستان و ئەو امتیازاتانە چییە بێتە گەر داوای بکات؟ تۆزە حربی ئەعلامی و حربی نەفسی زۆر دەورە بینی لەو مۆزوعە ئێران دوێنێ وتی من لە ڕێی موشەکە پالیستیەکانەوەی کە پێڵێن لە دەنگ خێراتر بە عەربی پێڵێن ئەلفەرتە سەوتی ئەو توانی کۆمەڵی پێگای هەستیان لە ئیسرائیل پێبگەێنێ بێگومان ئیسرائیل ڕاستە لە ڕووی فڕۆکەکانی 35 F-35 کە پێڵێن شەبەح وەروا F-16 و F-15 ئەتوانێت کۆنتڕۆڵی ئاسمانی تارانی کردووە ڕاستە ئێران ناتوانێت فڕۆکەی نییە بگاتەوەینە بەڵام ئەو موشەکانی هەیە کە قەڵغانی ئاسنینی ئیسرائیل لەگەڵ ئاردۆ3 هەروەها لەگەڵ ئەوەی پێڵێن مەقلە عەداودی ئەمانە نەیتوانیوە هێشتا موشکەکانی ئێران هەموو خاتە خوارد بە هاوکاریکردنی تەنانەت ئەمریکاش لێرە ئەمە حربی ئەعلامی دەوری بینیوە لێرە من ئەتوانم بڵێم هێشتا ئیسرائیل نەیتوانیوە ینی ئەو پێگانێک کە خۆی ئێوێ شکستی هێنا لەوەی چەند شوێنێکی ئەتۆمی شکست بێنێ بۆی ئێستا هەوڵەدا ئەمریکا پاڵپێشکا بۆ جەنگە چونکە چەند جێگایەکی مەترسیدارەیە جگە لە فڕۆکەکانی ئەمریکی کە B-52 هیچ شوێنە ناتوانێت ئەو جێگایە خاپور بکات بە تایبەتی موشعی فۆڕۆدینەوەوی کە لە تارانە 95 کیلۆمتر لە دووری تارانە. باشە بەڕێز وەفا ئاماژەت بەوە کرد کە لە ماوەی 30 ساڵی ڕابردوودا شەڕی بە وەکالەت یا شەڕی سێبەر لە نێوان ئیسرائیل و ئێراندا هەبووە چی وای کرد لە شەڕی بە وەکالەتەوە بێتە شەڕی ڕاستەوخۆ لە نێوان ئەم دوو وڵاتە لەبەر وەکیلەکان ئەوەی ئەڵێن هەیە ئەڵێ هاوپەیمان هەیە ئەڵێ وەکیل هەیە ئەڵێ بەکرێ گیراو لەبەر ئەوان نەمان لاوازی ئەوان نەمانی ئەوان ئەنم بینیمان بە تایبەتی لە دوای هاتنی ترامپ لەسەر حکوم کۆمەڵە گۆڕانکاری نەخشی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ڕوویە ئەمەش چاوەڕوان کرابوو يعني ئێستا مەسەلەن یەکێ لە هاوپەیمانە گرنگەکان کە بەشار ئەسەد بوو ئەوە هەر نەما بۆ نمونە حزب الله لە 180 تا لە 190 هێزەکانی نەما کە ئەوە هێزێکی مەترسیدار بوو بۆ سەر ئیسرائیل جەنگێکی مەترسی ئەکرد بۆ نمونە حەماس ئەویش خاوەنی کۆمەڵێ پێگە بوو خاوەنی کۆمەڵی ڕێڕەو بوو بۆ لیان ئەویش زۆر لاواز بوون ئێستا ئەوەی ماوە کە هاوپەیمانە لەگەڵ یا کە ئیمڕۆژ ئەعلانی کرد بڵێ من هاوپەیمانم لەگەڵ ئێرانە دژی ئیسرائیل حوسەکانە ئەوانیش لە 180 تا لە 190 هێزەکانیان نەما کەواتە نەهێشتن و لاوازبوونی ئەم هاوپەیمانانە و ئەم بەکرێگیراوانە وای کردکەوە ئەم شەڕی ڕاستەوخۆی دەست پێ باشە هەردوونە ئێران ڕای گەیاند ئێمە لە بیر ناکەین کێ لەگەڵمان بوو و کێ پشتی ئێمەی بەردە مەبەستی وڵاتانی عەرەبی کەنداو بوو کە ماوەکی زۆر ئێران لە ڕێگەی ناردنی شۆڕشەکانی دەرەوە هەوڵی دا کە هاوپەیمانی بەهێز لەگەڵیان دروست بکات یا زۆر پاڵپشتی سەربازیانی دەکرد کە کۆمەڵی گروپی چەکداریشی لەگەڵیان دروست کرد پێت وایە ئەوان بۆ بێ هەڵوێستن ئیمڕۆ زۆر لە وڵاتانی چواردەور بە شێوازێکی عەقڵانی و بە حکمەتەوە ئەڕوانە ئەو بابەتە
بەڕاستی ئەمە شەڕێکی مەترسیدارە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست جەنگی جیهانی سێهەمی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە نەکی گشتی لە بینی ئەو دوو هێزە کە چاوەڕان کرابوو یعنی بەتایبەتی ئێمە و هەرێمی کوردستان هەڵوێستێکی بێلایەنە و ئاشتیانە و سەقامگیرانە بە هەموو شێوازێک دووربینەوە لەم شەڕە هەروەها بەیان نامەکەی حکوومەتی عێراقیش کەوا ئیدانەی ئەوەکە وڵاتانی کەندەوەی کە تۆ باسیەکەی ئەوان هاوسۆزی خۆیان دەربڕی بۆ گەلی ئێران بەڵام لەلایەکی کەش ئەوان زۆر بەسوودن بە نێهێشتنی چەکی ئەتۆمی یەکشت هەیە کە پاڵپشتە بۆ ئیسرائیل لەلایەن هەموو وڵاتانی جیهان لەلایەن ئەوروپیەکانەوە تۆ ژەنابە کۆمەڵە راپۆرتی خوێ لەسەر ئەڵمانیا و چین لەلایەن ئەمریکا و لەلایەن وڵاتانی ئەو یەکێتی ئەوروپا و لەلایەن وڵاتانی کەنداویش یەکشت گرنگ ئەویش هەمووی ڕێکن لەسەر یەکشت لە نەمانی چەکی ئەتۆمی کە ئێران دەستی نەگا بە چەکی ئەتۆمی هەمووی لەسەر خاڵە ڕێکن باشە بە باسی عێراقیش بکەین یەکێک لە وڵاتانەیە کە نزیکترین وڵاتە لە ڕووداوەکانەوە لە ماوە ڕابردوودا دەگوترا کە هەژمونی ئێران لەسەر عێراق زاڵاوە ئەمە دەسەڵاتی سێبەرە کە عێراق دەبات ئێستا ئەو گروپانە تەنها لە ئاستی خۆپیشاندانی بچووک لە عێراق خەریکن پاڵپشتی لە ئێران دەکەن بەڵام ئەوانیش بێدەنگن پێت وایە عێراق دەتوانێت گروپەکانی بێدەنگ بکات بۆی کە نەخسێتە ناو ململانەکانەوە یان نەئاخری ئەو گروپانە دێن و ئەم شەڕەش تووشی عێراق کۆمەڵی ئاگادارکردنەوەی توند درا بە محەممەد شیع سونانی لەلایەن کێوە لەلایەن ئەمریکاوە بەڵێ کۆتانامە لەلایەن ئیسرائیلەوە بەڕاستی محەممەد شیع سودانی کۆمەڵە سەردانی تەهرانی کرد چەنەها کۆبوونەوەی لەگەڵ گرۆپە چەکدارەکانی کرد بە تایبەتی ئەو گروپانی کەوا زۆر نزیکن لە ئێران و بە فەرمانی ئێران جوڵێن بەڵام ئێمە شتێکمان لەبی نەچێت ئیمڕۆ ئەو گروپانە هیچ سوودیان نییە بۆ ئێران یعنی ئێران نەزانێ ئەگەر تێوەشگلێن نەخاوەنی موشکی 1400 کیلومترین نەخاوەنی یعنی ئەوەن کە ئیسرائیل نزیکی پێگە لە کاتێکە سوودە گروپانە ئەگەرێ ئەگەر ئەمریکا بێتە ناو جەنگ بۆ ئەو گروپانە ئەتوانن چەند پێگەیەکی ئەمریکی وەکو عین ئەسەد وەکو فڕۆکەی ڤیکتۆریا وەکو خوانەخواسە هەریر ئەوانە لەوە نزیکن بەڵام بۆ مەسەلەی لیانی ئیسرائیل ئێران پێویستی بەکوێیە پێویستی بە حوسەکانە و پێویستی بە حیزب اللهە زۆر پێویستی بەمانە نییە ئەمانە ئەو ڕۆڵە گرنگە ناتوان لە ڕووی سەربازیەوە بۆیە ئەمانش ئێستا دوای چەنەها کۆبوونەوە لەگەڵ ئیتالی تەنسیقی و لەگەڵ ئەو لایەنانە هەر هەمویان یعنی بەڵێنیان ناوە کەوا عێراق بەرگەی ئەم شەڕە ناگرێت بە تایبەتی دوای هەڕەشەی ئیسرائیل کە چەند پێگەیەکی گرنگ هەیە لە عێراق ئەتوانێت خاپووری کە هەمووشمان نەزانین ئاسمانی عێراق بێ قەلغانە بێ موشەکە کراوەیە زۆر بە ئاسانی هەموو پێگەکانی نەوتی ئەسکەری دارایی ئەوەی کە پێ ئەڵێن مەوانەکان هەمووی بە ئاسانی ئەتوان خاپووریکەن لەبەرەوە ئێستا ئەم بێدەنگی ئەوان سوودە بۆ گەلی عێراق باشە لەلایەکی ترەوە ئێران هەڕەشە دەکات ئەگەر ئەمریکا بەشداری ڕاستەوخۆی ئەم شەڕە بکات پێگەکانی ئەمریکا لە ئاوەدەریاییەکان لە ئاوە نێودوڵەتیەکان و لە کەندا و لەم شوێنانە دەکات ئامان شتێکێک لەوانە عێراقا بەڵام ترەمپ دەڵێت ئێمە داوای خۆ بەدەستەوەدانێکی بێمەرج لە ئێران دەکەین وایە لە کۆتاییدا ئەمریکا دێتە ناو شەڕەکەوە ئەگەر بێت ئایا ئەو شەڕە جیهانیە سێمە کە بەڕێزت باست کرد دەست پێ دەکات ڕۆژهەڵاتی ناوەڕاست من جام ناوە جنگی جیهانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست یعنی مەبەست بۆی کە ڕۆژهەڵات ناوەڕاستە نەکچکە دوو وڵاتی وەکو ئیسرائیل و ئێران هێشتا لە دوو وڵات هەرزی هێزەکان نییە ئێمە باسی رووسیا و ئەمریکاوانە ناکەین ئێمە باسی ڕۆژهەڵاتی ناوەڕاستەکەین بەڵێ سەکەی جەنابە ڕاستە هەوڵدانێکی زۆر هەیە لەلایەن ئیسرائیل بۆ پاڵێوچنی ئەمریکا بۆ ئەوی زوو ئێران خۆی بابەدەستەوە یان لە ڕێی گفتوگۆ یا لە ڕێن تەخینەوەی ئەو شوێنە ئۆتۆمیانی کە مەترسیدارن ئەمە لە کاتێکا ئەکرێ بەڵام تاکو ئێستا هەچەند دوێنێ ترامپ کۆبوونەوەی لەگەڵ بڵێ دەستگا ئەمریکانی خۆی هەبوو بەڵام هیچ بڕیارێکی لەسەر ئەوە نەیە هیچ بڕیارێکی لەسەر ئەوە نەیە چونکە ئەو دڵنیایە هێش ئێران یێتە سەر مێزی گفتوگۆ ئەو دڵنیایە کە ئێران بۆ ئێران چی سەقامگیرە واز لە مەسەلەی ئەتۆمی تەنانەت هاوپەیمانەکانی ئێران کێکیان رووسیایە ئەڵێ من ئامادەم هەموو کەرەسەنەوەیەکان بێن منەوە خاکی رووسیا لەو کاتە ئێران ڕاستە لە ڕووی شەڕەوە ئەدۆڕێ لە ڕووی معنەویە زۆر شکستێنێ بەڵام لەبیری نەچێ دیسانە ئابڵۆقەکانی لەسەر لاچێ دیسانە ئەتوانێ ینی تمەنی بەرەپسەندە دیسان ئەتوانێت وڵاتێکی سەقامگیر بێ بەڵام ئێشتا ئێران و بڕیاری نەیەوە چکە قورسە بووی زۆر باشە زۆر سپاس دەکەم بەڕێز وەفا محەممەد شۆڤەکاری سیاسی و ئەمنی کە لەگەڵمان بووی زۆر سپاس